ڕۆژناو بوو بۆ ئەکادیمی بن بۆی کاری میدیایە ڕێک نەکسووری ئەوەی لە کوردستانە هەیە ئۆزای بەڕاستی ئەوەی لە کوردستانە هەیە ناچێتە ناو پۆلێکردنی خانەی زانستیەوە پاشاگەردانی میدیا لە جارێکی خزمەت بە کۆمەڵگا زیادێکی زۆری بە کۆمەڵگاکە لە فۆرمی سیاسی بە فۆرمی سەربازی بە فۆرمی کەمپەنی ئەبێ ڕێگەزی مینە لە هەموو ناوەندەکانی بەکارە هەبێت بەو ڕێژوێ ناکە دەستور دیاری کردووە لە سەدا سوپێژ و بە کۆتاوەش لە بەدە پەرلەمان ئەو بێمانایەکە ئەو پۆلی سوکاکێ بە ڕێگەزی مینە مطلقاً لەو سوکایە هەڵبەتە ئەم کۆربەندانە بەگشتی کارێکی زۆر باشە تا چەند ئەو کەمکوڕانی لە میدیاکانی کوردیە هەیە ئێمە لە ڕێم کۆربەندانەوانێ ئەتوانین یعنی جاری تر بە خۆمانە بچینەوانێ هەموو ئەو کەمکوڕانە چارەسەری بۆ بکەین بۆ نمونە لە 3 ڕۆژە ئەم کۆربەندە بەڕێوە دەچێت 3 تەوەری جیاواز هەڵدەبژێردێت و قسەی لەسەرەکرێت ئەمە وا دەکات کە کاریگەری دروستکە لەسەر ڕاگەاندکارەکان هەمووی بە ئەزمموی خۆی کاری باشیان کردو بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لێرەیە ڕاگەاندکار تا چەند دەکرێت بەردەیتی خۆی بکاتەوە لە ئیشوکارەکانی خۆیان کە ئیکا بۆ نمونە هەندێک کەموکوڕی هەیە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی راپۆرت بەرنامە شێوازی تاقیمکردن بە هەموو جۆرەکانیوانێ دەکرێت ئێمە لەمانەوە جارێکتر بە خۆمان نابچینەوانێت کە ئەو کەمکوڕانەیە چۆن ئەڵەی جارێکتر پێدا تێ نەپەڕینەوانێ دروستکردنی ئەم کۆربەندانە بۆ ئەوە گرنگەکە لە چەند تەوەری جیاوازەوانێ داخڵە بێت تۆ دەتوانین لە ڕووی معریفی شەوانی جاییتە هەم کەڵک وەرگری هەمە ئەو ئەزمموونێکی ترە بۆ تۆ لە کاری میدیاییدا من دەستخۆشی لە تەواوی هەڵسوڕاوانی ئەم کۆربەندە ئەکەم هیوادارم کامانە زۆرتر بن و زۆرتری میدیاکاری تر بەشداریان تێدا کردێت بەداخۆکەوەی بینی میدیاکارێکی کەم بەشداریان تیا کردو و وەکو ژمارە دیاریکراو نییە لەبەرەوەی بۆ نمونە دوێنێ چەند کەسێکی تر هاتبوو ئەمڕۆ چەند کەسێکی تر هاتو جیاواز و هەندێکیان نەهاتوون لەبەرەوە بەداخەوە تو کاتێککە بڕیاری بەشداری لە کۆربەندێکی ئاوادا بکەی دەبێت هەر 3 ڕۆژەکە بەشداری بکەیت لەبەر ئەم کۆربەندە 3 ڕۆژ بەشداریە بەردەوامە بێت و ئێمەژە بێت 3 ڕۆژەکە بەشداری بکەین لەبەرەوەی وا پێمان وتراوە تۆ سەرەتا بێ بڕاری خۆت بێ ئایا لەو 3 ڕۆژە دەتوانی ئامادەبی لێرە ئەگەر ناتوانانی بۆچی قەرارەیت ینی گرنگە تۆ لە بری تۆ ئەگەر ناتوانانی با میدیاکارێکی تر بێ کەڵکێ گۆرگە بە کەناڵەکە چکە گرنگە بەڕاستی ئاسی هەموو کەناڵەکان بەشداری هەبێت وەکو وتم زیاتر ئامانجەکان ئەوەیە بۆ دەوڵەمەندکردنی کاری میدیاییە و بۆ ئەوەی ئەو کەموکوڕانی لە میدیا هەیە جارێکی تر نەکرێتەوە یا دووبارە نەبێتەوانێ ئیتر زۆر جار ئێمە هەندێک بابەتێک لە نێو کۆمەلگا ڕوئەدا بەڕاستی ئێمە بۆ نۆ بکوژێک زەقەکەی نەوان نکینە پاڵەوانێک یعنی ئەکری هەندێک شەدەی لەوانە کەمتر ئیشی لەسەر بکەیت چکە زۆر جار لەوانێمە هەندەروێ بۆ کەسێکی تر کە بێتە بکوش یا زۆر جار ئێمە ڕێوشێنی ئەو تاوانە پیشان ئەدەین لە میدیاکانەوانێ هەموو ئەکات کە کاریگەری دروستکە ڕەنگە پاڵنەرێ بێ بۆ یەکێکی تر بە هەمان ڕێچکەیە بڕاتەوە بۆیە گرنگە بە ئەمانەتی شەوانی ڕاستیەکان بگەینی ئەمەش زۆر بەلای منەوەکو میدیاکار گرنگە یعنی هەمیشە ئێمە با پەبەندی حیزب و دەسەڵات نەبین لە کەناڵەکانە چکە بەڕاستیمانە نەمانە لە کوردستانە میدیاکان ئەوە نییە سێبەری حیزبە سەر بە حیزبەکانە تا چەند گرنگە ینی ئێمە وەکو میدیاکار بۆچوونی خۆمان هەبێ وەکو ڕازگۆیەکی میدیاکارێکی ڕازگویانە پیشەی ڕۆژنامەگەری کاتێک کە هەڵەبژێرین بۆ ئەمانەتەوانەیە پیشەکە بەڕێوەبەرین نەگەوی کە کەناڵ ئاڕاستەمانەکات یاخود حیزبێک لە پشتمانە بەگشتی لەسەر ئاستی کوردستان یا لەسەر ئاستی باشووری کوردستان ئەگەر تەماشا بکەین بەداخەوانێ کە میدیاکان جگە لەوەی کە کار لەسەر حیزبەکەن وەکوتم لەسەر شارەکانی شکارەکەم بۆ نمونە هەندێک میدیا هەیە لە سلێمانیە دەیانەوێت کە زۆرترین هەڵات دروستکەن هەندێک میدیا هەیە لە هەولێر و لە ناوچەکانی تە دەیانێت زۆرترین هەڵات دروستکەن کە بەداخەوانێ ئەمە کۆتیکی ڕۆژنامەوانیە مە جۆرێکە لە درۆکردن هەم ڕۆژنامە نووسکەرەکە خۆیان دیکە هەم کەناڵەکە بە شێوەیەکی هەخاڵا ئەتوانین بڵین بینەر ئاڕاستاکە میدیای کوردی هي أهلي تلفزيوني ما هي أشخاص يجي يعايبوكا راسا بابي إسرائيل كذا کۆربەندی ژنانی میدیاکاران لەسەر ئاستی عێراق کار دەکات بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەتە توند و تیژانێکە لە ڕوبەڕووی میدیاکارانی ژن ئەبێتەوە بە تایبەت ئەم کۆربەندە لە ساڵی 2011 دامەزراوە بەمەبەستی ڕەچاوکردنی هەموو ئەو لایەنە جەندەریانەی کە لە ناو میدیاکارن دەستگاکانە بەدی ئەکرێت و دواتر ئەم چالاکی ئەمە ڕۆمان کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام ئەبێت
قسەکردنە لەسەر ئەو چۆنێتی پاراستنی لایەنە جەندەرەکانە لە ڕووماڵە میدیایەکاندا ئەوەی کە وای لێکردین کە ئەم چالاکیە بکەین ئەوەیە کە لەم ساڵانەی کۆتاییە ئەبینین کە زۆرێک لە حاڵەتی تونند و تیژی ڕوبەڕووی لە ناو کۆمەڵگەکە بڵاو ئەبێتەوە هەندێک جار کەناڵە میدیاییەکان ئەبن بە دروستبوونی ئەو حاڵەتە تونند و تیژانە بەهۆی هەندێک هەڵەی میدیاییەوە هەندێک هەڵەکە لە ناو کەناڵەکانە ئەکرێ بنمونە تێنەگەیشتنی تەواو لە مەسەلە جەندەریەکان تێنەگەشتنی تەواو لە مەسەلەکانی مافی تاکەکان و ئەوەی ڕاستی بێت لەگەڵ میدیاکارانە بۆ ماوەی سێ ڕۆژە ئێمە گفتوگو ئەکەین لەسەر ئەو تایبەتمەندی مەسەلە جەندەریەکان لە ناو کەناڵە تایبەتەکان کە چەند گرنگی پێ بدرێت و جیاکردنەوەی چەمکە ڕگەز لەگەڵ جەندەرەکان ڕگەز بە جیاواز لەگەڵ جۆرە کۆمەڵایەتیەکان خۆی دوو چەمکی زۆر جیاوازە بەڵام بەداخەوە هەندێک جار ئەم دوو ڕگەزە تێکەڵ ئەکرێت لە کاتێکا تێکەڵکردنی ئەم دوو ڕگەزە و ئەم دوو چەمکە ئەبێتە مایی کێشەیەکی گەورە بنمونە لە کاتێکا کە تۆ باس لە قوربانی ئەکەی نابێت تەنها باس لە ڕگەزی مێ بکەی لە مەسەلە قوربانیەکانە کە باسێک لە مەسەلەی هۆکارەکانی تونند و تیژی ئەکەین هەمیشە کەسانێک یەکسەر ئەوە ئەچێتە فکریانەوە کە ڕگەزی نێر پیاوان هۆکاری تونند و تیژن بۆیە ئێمە زۆر بە گرنگ مازانی کە ئەم دوو چەمکە بە تەواتی جاکەینەوە بۆ ئەوی کە لە کاتێکە کە میدیاکاران ئەرکە کە ئەزانین کە میدیاکار و یاخود میدیاکان ئەرکیان ڕۆشنبیریکردن و پرەبێدانی هەزل و فکری کۆمەڵگەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە لە ناو دەستگا میدیایەکانە ئەم هەڵانە بڕوات دواتر لێرە کێشەکان دروست دەبێت بۆیە زۆر جار ئێمە لە کەناڵەکانە ئەبینین کەسانی کە هۆکاری دروستبوونی کە تونند و تیژەکان وەکو پاڵەوانە گەورەکان پیشان ئەدرێت لە میدیاکانە بۆیە پێویستە کات ئەم چەمکانە بە تەواوەتی تێگەیشتنمان هەبێت و ئێمە زیاتر جەخت لەسەرەوەکەینەوە.